یا هەر نیشانەی شتێک کە لە منداڵەکەدایە پێشوەختە خۆیان بڕیار نەدەن. نەخۆشیە سیاری گەنم واتە گلوتین لە ناو مناڵاندا ڕاستە لە 100 بۆ لە 102 مناڵان دووچاری دەبن، بەڵام دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە پێویستی بە کۆمەڵێک نیشانە هەیە کە لە مناڵەکەدا هەبێ، پاشان کۆمەڵێک فەحسی مختبەری تاقیگەیی بۆ ئەکرێ و پاشان هەناوبینی بۆ دەکرێت، ئینجا دەستنیشان دەکرێت. ئەوەی ئێمە تێبینی دەکەین دایکان و باوکان یان خۆیان یان لەلایەن هەندێک کەسەوە حاڵەتی نەخۆشی گەنم بە مناڵەکانیان دەوترێت کە لە ڕاستیە تەنها بۆ نمونە چەند نیشانەیەکی کەم وەکو ئازاری ناوسک وەکو هەندێک لەو نیشانانیان هەیە و لە ڕاستیدا لە کۆتاییە حاڵەتی نەخۆشی هەستیاری گەنم یان گلوتین نین، نیشانەکان ڕوابەر و نەخۆشیەکی تر کە ئەمە لە دوو لایەنەوە ڕەنگە کێشە بۆ مناڵەکە دروستکە. یەکەمیان ئەوەیە کە تۆ ئیتر گەنم و هاوشێوەکانی و گلوتین نادەی بۆ مناڵە کە ئەمە خۆی لە خۆیان لە ڕووی خۆراکیەوە بەهای خۆراکی گەنم و گلوتینی لە دەست دەچێت، لە هەمان کاتدا هێشتا نەگەیشتوتە دەستنیشانکردنی تەواوەتی نەخۆشیەکە کە ئایا نەخۆشیەکە چییە. بۆیە من ئامۆژگاریم بۆ دایکان و باوکان ئەوەیە لە کاتی بوونی ئەو نیشانانەدا یا هەر نیشانەی شتێک کە لە منداڵەکەدایە پێشوەختە خۆیان بڕیار نەدەن یا بە چەند پشکنینێکی سەرەتایی بڕیار نەدەن کە منداڵەکەیان نەخۆشی هەستیاری گەنم واتە گلوتینیان هەیە. بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەمولایەک. سمارت وەرچەرخانە.